هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. نوێژ میعراجی ئیماندارە و لە ڕێگەی میعراجدا ڕووناچی و بڕاقیەتی پەیک و کەشتی و فڕۆکەی ڕێگای دوور و درێژی دڵانی باوەڕدارە. سەبارەت بە ڕێبواری ڕێی قوربەت و ویساڵ نزیکترین قەرارگایە لە جیهانەکانی ئەو دیوەوە و دوایین خێوەتیەتی و یەکێکە لەو گەورەترین هۆکارانەی کە هاوسنوور و دراوسەیە لەگەڵ ئامانج و مەبەزدا. لە ڕۆژی قیامەتدا ڕێگای گەیشتن بە نێوچەوانی سپی و ڕوانینی ڕۆشن و گرتنی پێشی پێشەوە بە یارمەتی ئەو نیشانە و هێمایانەی لەو ئەندامانەدا دەردەکەون کە لە سوژدە و دەستنوێژدا بەکارهێنراون و بوون بە خاوەنی ویژدانێک کە بە ئەندازەی دنیای ناوەوەی دانیشتوانی ئاسمانەکان پاک و بێگەرد بێت. بەڵێ ڕێگای گەیشتن بە هەموو ئەمانە دیسان بەناو نوێژدا تێدەپەڕێت. ئەم عیبادەتی نوێژەی کە بەناو نیشانی نزیک بوون لە خواوە ئەژمار دەکرێت و چەندین قوڵایی جیاجیای تێدایە، دەکرێت لە هەمان کاتدا وشەی ڕیباتی لە بەرامبەردا بۆ بەکار بهێنرێ، بەواتەی وابەستەبوون بە بیر و بۆچوونی بەندایەتیەوە و بەسەربردنی تەمەن لە چوارچێوەی ڕەزامەندی خوادا. دەستنوێژ بە نیازین لە داهاتوودا و لە کاتێکی تردا بە شێوەی سربەخۆ و تایبەتی باسی لێوە بکەین. یەکەمین ئاگادارکردنەوە و یەکەمین ئامادەکاریە لە ڕێگای نوێژدا. بانگیش ئەمیش پێویستە سربەخۆ تاوتوێ بکرێت و مافی تەواوی خۆی پێ بدرێت. دووەم ئاگاداری و ڕێگایەکی گرنگی هەڵکشانی ڕۆحی و میتافیزیکیە. ئەو مرۆڤەی کە بە دەستنوێژ جەستەی لە شتە ناپاکەکان و ناشیرینیە هەست پێکرا و هەست پێ نەکراوەکان پاک دەکاتەوە، لەگەڵ بانگدا گوێ بۆ ویژدانی خۆی هەڵدەخات. لەگەڵ یەکەم نوێژیشدا کە ئەنجامی دەدا تەقەلای دۆزینەوەی سەدا و هەناسەی نێوناخی خۆی دەدات. پاشان دەست دەکات بە چاوەڕوانیکردنی دەستپێکردنی ئەو جوڵە و بزوتنەوە مەزنەی کە تەنها دەکرێت لە نوێژی بە کۆمەڵدا بەرجەستە ببێت. ئەم پەرستشە پیرۆزە کە چەشنی میعراج فراوانە، وەکو فریشتەکانی چواردەوری عەرش مرۆڤ دەخاتە سوڕانەوەی بەردەوام و بە ئاسمانەکانی ڕەهاییدا گەشتی پێدەکات و دەیگەیەنێت بە جیهانی فریشتەکان. وەک ڕووبارێک وایە کە ڕۆژی 5 جار خۆمانی پێدەشۆین و لە هەر جارێکدا دیسانەوە لە هەڵەکانمان پاکمان دەکاتەوە و دەمانبات بۆ ناو زەریاکان و بەردەوام لە نێوان سەرەتا و کۆتادا دەمانگەڕێنێت و ئەمەش بەواتای ڕاهێنانێک دێ لە دەرەوەی ڕەهەندە سروشتیەکانماندا و لە بواری ئاخیرەتی بوون و ئەبەدی بووندا گەشە بە تواناکانمان دەدا. شەو و ڕۆژ بەهۆی نوێژەوەدا بەشکردنێکی پڕ نهێنیان بەسەردادێت کە تاکەکانی ژیان بە گوێرەی خولگەی عیبادەت ڕێک دەخرێت. وەک لە سایەی ئەمەدا مامەڵەکانمان لە ژێر چاودێری خوای گەورەدا ئاراستەی دروستی خۆیان وەردەگرن. بەم جۆرە ئەو کاروبارانەش کە دەکەونە دەرەوەی سنووری عیبادەت وەک عیبادەتیان لێدێت، ڕەنگ و بۆی پەرستش وەردەگرن و ژیانی فانی سەرزەویمان ڕەنگی ژیانی دانیشتوانی ئاسمانەکان دەگرێت. کاتێک لە ناوەڕاستی ژاوەژاوە دنیاییەکاندا یاخود لە ناوجەرگەی بێدەنجی گشتیدا بەهۆی میری کاژێرەکان و جێگۆڕینی خۆر و زۆربوونی دەنگ و سەدا لە چواردەوری مزگەوت و جۆش و خرۆشی ئەبەدیەت لە هەموو لایەکدا و ڕۆڤەی قورجی بانگبێژەکان و دەنجی بەڵندگۆکانەوە دەزانرێت کاتی بانگ نزیک بۆتەوە. لەم کاتەدا ورتەورتی بێدەنجی نێو سینەکان و وەڕێنەی شپرزەی تازە لە خەو هەڵساوەکان وەک ئەوەی لە بەرزەخی نێوان دنیا و ئاخیرەتدا بژن. لەم کاتەدا دەنگانێک دێنە بیستن کە سنووری ڕەهەندە مادیەکانمان تێدەپەڕێنن. لە هەمان کاتدا مانۆڕ و گەڕانی بیرکردنەوەکان بە دوای ڕێڕەوی نوێدا و پێش ئەوەی بچینە ناو نوێژەوە تێبینیەکانی سەرڕێگەی چوون بۆ مزگەوت و نوێژ چەندین هەستی تریش دەخەنە جوڵە. دنیایەک شت دەدرچێنرێت. مرۆڤەکان با مەبەستی کردنی ئەو پەرستشەی کە بڕیارە کەمێکی تر ئەنجام بدرێت لە دووی تەرکیز و هەڵکشانی میتافیزیکی دەگەڕێن و کار دەکرێت بۆ ئامادەکردنی سەرجەم ئەزمونە ڕۆحیەکان. دەکرێت هەریەک لە ڕۆیشتن بەرەو مزگەوت تێبینیەکانی سەرڕێگا یەکەمین هەژان کە بە دەستنوێژگرتن بەرجەستە دەبێت بە هەوڵێک بژمێردرێت بۆ گەیشتن بە ئاستی ئامادەجی بۆ نوێژ. بانگ وەک بانکێشتکردن وایە بۆ نێو بازنەی حەرەم و دەنگێکی لە دوون نییە کە لە ناو قوڵاییەکانی ڕۆحماندا ئامادەمان دەکات بۆ تەرکیز و چڕبوونەوە و وەک مزرابێکە کە بە هەستەکانماندا دەهێنرێت و دەبرێت. گەر لە بەردووبارە بوونەوەی لە هەموو ڕۆژێکدا گوێیەکانمان پێی ڕاهاتبن و ژیری ئەوامانەشمان هەست بە ئولفەت بکات، لە ڕاستیدا بانک هەمیشە وەک مانگێک لە پشتی ئەو تەپۆلکانەوە کە دەکەونە نێوان ئێمە و ئەبەدیەتەوە لە ناکاو هەڵدێت. وەک هەورە گرمەیەک هاوار دەکات و لە پڕێکدا نیگا زەوی نشینەکانمان وەردەچەرخێنێت بەرەو ئاسمان و لەم سەر و بەندەدا
وەک فوارەیەک کە تاڵی باریکی ئاوی لێبێتە خوار و وەک تافگەیەک کە بەشکۆوە هاژەی بێت لە هەموو لایەکدا فەسڵ و ماوەیەکی خوایی دەست پێ دەکات. هەر ئەوەندەی دەستیشی پێکرد خۆشترین و کاریگەرترین و سەرنجڕاکێشترین و ژیان بەخشترین مۆسیقا ڕۆ دەکاتە ناو ڕەحمان. هەر بەمەشەوە ناوەستێت بەڵکو ئەفسونی چاخە ڕووناکەکان بە دڵماندا دەچێنێت. کات بەهێنانەوەی ئەو شتانەی کە لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا لە دەستمانداون جۆش و خرۆشمان پێدەدات و لە هەموو جارێکیدا گورزەیەک لە دەنجی تازە و چەپکێک شیعر و دەستەیەک ئاهەنگمان پێدەبەخشێ. ئێمە هەر دەم بانگ وە خۆشتنێک بە مۆسیقا تەماشا دەکەین و بە هەموو بوونمان دەیبیستین و لە هەر جارێکیشدا کە گوێبیستی دەبین بێدار دەبینەوە لە ئاز وەرگرتنی تامێکی تر و ناسچێکی تر و حەزێکی تردا. ئەم هەست و شعورە زۆر جار ئەو هەستەمان پێدەدات وەک بڵێ بە پلیکانەیەکی ئەفسوناوی بەرەو ئاسمانەکان بەرز دەبینەوە، یاخۆ وەک ئەوەی بە باڵۆنێک لە ئاسمانە بەرین و فراوانەکاندا گەشت بکەین. بە تایبەت ئەگەر بانگ لە چوارچەوەی یاسا و ڕێسا تایبەتیەکانی خۆیدا و لە دڵ و ویژدانی بانگبێژەوە بێتە دەر، ئای چەند نورانی و هەست بزوێنە ئەو چەند خولەکەی کە تیایدا ئاسمانەکان سەرشار دەبن لە نور و ڕۆحی ڕەوانی محەممەدی شاباڵ دەگرێت و لیسانی ئەحمەدی ئاسمانەکان و زەوی دەزرنگێنێتەوە. ئەگەر مرۆڤ لەو چەشنە کاتانەدا بتوانێت ڕۆبچێتە خوارەوە بۆ قوڵترین جێگاکانی ڕۆحی و بتوانێت گوێ لە ویژدانی خۆی ڕابگرێت، ئای هەست بە چماناگەرێکی پەنهان دەکات کە ڕژاونەتە ناخیەوە. ئەو ویژدانە زیندوانەی کە هەموو کات خۆیان نوێ دەکەنەوە و ژیانی دڵ و ڕۆحیان بە تازەیی دەمێنێتەوە. لە هەموو کاتێکی بانگدا شیرینی و پاراوی یەکەم هاتنە خوارەوەی لە ئاسمانەوە هەست پێ دەکەن و لە نێو ئەو دەنگانەدا کە لە منارەکانەوە بەرز دەبێتەوە گوێ لە بانکێشتی پێغەمبەران دەگرن، لە سینەیاندا دەگەن بە تەکبیر و تەهلیل و کۆڕی شایەتیدانی فریشتەکان، وەک بڵێ هەست بە نەفەسە ژیان بەخشەکانی جوبرەئیل و هەناسە زیندوەکانی ئیسرافیل دەکەن. لەگەڵ بانگدا دوای ئەوەی هەژان و تێربوونی دەرەوەی نوێژ تەواو بوو، بەڵام هێشتا مرۆڤ نەچوەتە ناو نوێژی فەرزەوە کە بریتیە لە نزیکی و قۆڵی ڕاستەقینە لە سای نوێژی سونەت و قامەتدا کە بە فەستی هەڵکردنی شنەبای ڕەحمەتی خوایی دادەنرێت بەسەر ڕۆحەکاندا. ئەو تەرکیز و چربوونەوەی کە تا ئەو کاتە هەنگاو بە هەنگاو قوڵتر بووتەوە دیسانەوە جارێکی تریش تاقی دەکرێتەوە و وەک ئەوەی بڕیار بێت مرۆڤ بۆ میعراج سەر بکەوێت بەو شێوەیە ئامادە دەبێت بۆ نوێژ. هەموو ئەو دەنگ و وشە و کردارانەی کە هەتا ئەم چرکە ساتە بە مەبەستی ئاگادارکردنەوەی لایەنە مرۆییەکانمان و ئاراستەکردنمان بەرەو میحرابی ئەبەدیمان بەڕۆحمان کەوتون، وەکو کردداری سازکردنی تاڵ و ژێیەکانی ئامێری مۆسیقای ویژدانمانوان بە مەبەستی دۆزینەوەی نەغمە ڕاستەقینەکانی ناخمان. دەنجی ڕاستەقینە لە عیبادەتدا ئەو کاتە دەست پێ دەکات کە کۆمەڵێک مرۆڤ هەست و نەست و بیرکردنەوەیان بووە بە یەک و ڕوویان لە میحرابێکی تاقانە کردووە و لە پشتی ئیمامێکەوە ڕێزیان بەستووە و بە چەمانەوە و نوشتانەوەیان ڕێز و ستایش دەردەخەن و لە بەرامبەر خواوە ڕاوەستاون و ئومێدەواری چەندین شتن و لە سوژدەدا سەریان و قاچەکانیان لە هەمان ئازدایە و بەم شێوەیە ڕووە و خوای گەورە ڕێدەکەن. ئێمە بە ئەندازەی هەستکردن بە ڕۆحی جەماعەت لە ویژدانماندا تامی جوانی و جۆش و خرۆشی سەردەمی ڕووناچی پێغەمبەران دەکەین. بەڵێ بۆ ئەوانەی کە نوێژەکانیان هاوتەری بە نوێژی دانیشتوانی ئاسمانەکان، هەموو جوڵەیەکی پشت ئیمام، هەموو تەیەک وەک دەنگێک وایە کە حەسرەتی بەهەشتی لە دەستدرا و یادی ئادەمیزاد دەخاتەوە و بۆن و ڕەنجی هیوا و بە یەک شادبوونەوەی لێدێ. بۆ هەموو ئەو کەسانەی کە خۆیان ڕادەستی ڕەهەندی میعراجی نوێژ دەکەن، نوێژ وەکو تەپۆڵکەکانی بەهەشتی جوان و نازدار وایە لە دەمی سپێدەدا. ئێمە بە ئەندازەی فراوانی دنیای ناوەوەمان لە هەر وەستانێکماندا بۆ نوێژ قوم لە بێگەردی و ئاسوودەیی ئەو کاروانی ڕووناچێ دەدەین کە لە جوانیەکانی بەهەشتەوە هەتا ئەم ڕۆژگارەمان درێژ بوونەتەوە. لە سایی ئەمەدا زیهنمان لەو پەرتەوازەیە ڕزگاری دەبێت کە بەهۆی جەنجاڵی دنیاوە تووشی بووە. ڕۆحمان لە کەش و هەوای تەنگ و تاریکی جسمانیەت قوتاری دەبێت و دنیای دڵمان جارێکی تر بە خولیای ویساڵ قوڵب دەدات. ئەگەر لە هەموو کاتەکانی نوێژدا و لە کاتی سەرجەم فەرزەکانیشدا نەبێت، پاڵەوانانی بواری ڕۆح و دڵ هیچ نەبێت، ڕۆژی چەند جارێک لە نێوان ئەزەل و ئەبەدیەتدا دێن و دەچن، زوو ڕابردوو داهاتوو پێکەوە بە بێژنگی بیرکردنەوە تەتەڵە دەکەن و پێکەوە و لە یەک کاتدا تەماشای ئەو پارچە ئاڵتونیانەی کات دەکەن کەوا دەردەکەون ڕابردوو بن. لە هەمان ئەو تەپۆڵکە زمڕوتیە سەوزانەی داهاتوش کە ڕەنگ و بۆی هیوایان گرتووە، ئەو کەسە وەک ئەوەی قوم لە ئاوی کەوسەر بدات یادگاری 1001 چێژ و بەختەوەری لە ناخی خۆیدا دەدۆزێتەوە، وەک ئەوەی لە خەوندا بێت
دووریەکان و ڕەهەندەکان تێدەپەڕێنێ، لە جیهانەکانی سەرروکاتدا دێت و دەچێت، تامی هەموو چێژەکانی شتە دەراساکان دەکات، لەم هەست بۆ ئەو هەست و لەم بیرکردنەوە بۆ ئەوەی دی باڵ دەگرێت. هەموو ساتێکی لە نێو زریان و شەپۆلی مەعریفەتێکی جیا و خۆشەویستێکی جیا و چێژێکی جیا بەسەر دەبات. ئەم تێبینیانە تایبەتە بەو کەسانەی کە ئاسۆی عیرفانیان گەیشتووەتە ئەم پلەیە، بە تایبەت کاتێک ڕۆح و دڵیەکان گیر دەبن لەگەڵ نوێژدا. ئیدی ئەم چۆنیەتیە نورانیە لە بری کردارە ئاساییەکانی جارانمان ئاهەنگ و شێعر و ئاسمانێتی خۆی دەهێنێت و لە جێگایدا بنیاتی دەنێت. ئەو جوڵە ئەفسونایی و پڕ لە تەلیسمانەی نوێش کە ڕۆژی چەند جارێک بیرکردنەوە و خولیاکانمان گۆش دەکەن، هەمیشە ڕێگایەک و دەلاقەیەک و کڵاو ڕۆژنەیەک دەدۆزنەوە کە لێیەوە بمانگوازێتەوە بۆ جیهانەکانی ئەودی و وا لە دڵمان دەکەن بڵێت مەکانم بوو بەلامەکان، هەموو جەستەم بوو بە گیان، نیگای خوایی بە دەرکەوت، خۆمم بینی مەستی لیقا بوو. بەم شێوەیە عیبادەت جارێکی تر گەنجینەی ئەو جوانی ئەزەدیانەی کە لە دڵدا شاراون و سەرچاوی هەموو واریداتەکان بە قوڵیەکی هێندە فراوان کە ناتوانرێت بترنجێنرێتە ناو سنووری ڕەهەندەکانەوە ئاشکرا دەکات و دەری دەخات. لەبەر ئەوە لەبری ئەو بابەتانەی کە لە نوێژدا بەڕوونی دەردەکەون و دەزانرێن زریانێکی هەست و نەستەکان هەڵدەکات کە سنووری چەندێتی و چۆنیەتی تێدەپەڕێنێت و ڕنگ و بۆی هەیبەت و مەزنی لێدێت. هەمیشە لە نوێژ شتانێک کە ناتوانرێت بوترێت ئاسۆمان دەتەنن. هەستگەلێک کە دەربڕینیان ئەستەمە مۆسیقایەکی نامۆ بە گوێ ڕۆحماندا دەچپێنن. چەند تەسکردن و بیرکردنەوەیەک بوونمان داگیر دەکەن کە لە قالبی زمانی ڕۆژانەدا جێیان نابێتەوە. وەفەتانەتێک کە ڕەنجی غەیبی گرتووە و سنوورەکانی عەقڵی مادی و لۆجیکی ڕووتی تێپەڕاندووە، دەرگای بیرکردنەوەی زیندووبوونەوە و مەعاد کە درێژبوونەوەی خەتی پێغەمبەرانە دەخاتە سەرپشت. لەم ڕۆوە دەتوانین بڵێین کە بەندە پەرستشێکی لە نوێژ گەورەتر و حاڵەتێکی تەندروستتر و فراوانتری نییە لەو خەیاڵ و تەسەورانەی کە لە کاتی نوێژدا جۆش دەسەنن. ئەو ئاسۆی نوێژەی کە تیایدا ڕۆحی مرۆڤ لە ڕووی هەستکردن و تێگەیشتنەوە بازنەی شوهود و وجود دەبڕێت و دەگات بە جیهانی غەیب. کەسێک هەست بەم حاڵەتە بکات لە حەسرەت و هیجرانی هەموو ڕۆحەکان تێدەگات و وەک سرودێک دەیچڕێت. لە هەمان کاتدا ئاسوودەی دڵ و شەماڵی هەستە مرۆییەکان و سەرگوزشتەی ئەزەلی بوون و تەماشاکردنی ئەستێرەکان بۆ زەوی و نەهێنیەکانی ئاسمانەکان و ڕووناکیەکانی عوقبا و قەتپاڵەکانی بەهەشت و ئەو درەختانەی لە قەتپاڵەکانیدا دەشنێنەوە و ئەو ڕووبار و کانیاوانەش کە بەژێر درەختەکانیدا تێپەڕ دەبن دەچڕێت. بە ڕوکنەکانی نوێژ دەیهێنێتە سەرزار، بە قورئانەکەی ناوی دەیڵێت و هەمیشە بە شێوازێکی زۆر تازەتر دەیڵێتەوە و با جۆرێک دووپاتی دەکاتەوە وەک ئەوەی کەوسەر دەرخواردی ڕۆحەکانمان بدات. پاش وەستان بە پێوە ئەم بەندە ڕازگۆیانەی کەوا بەستەی بەندایەتین اینجا دەیانەوێت لە سەرسەکۆی ڕوکوعیشدا هاوار بۆ هەیەجانی ڕۆحی بێگەرد و شەونەمی بیرکردنەوەی ڕاستڕەویان بکەن بە هەستێک کە تێکەڵەیەکە لە مەزنی و جەبەرروت و ڕەحمەت و لوتف و بەرجی هەیبەتی پۆشیوە، وەکو عەسایەک دەچەمنەوە بە شعورێک کە هەتا سەر ئێسقان هەست بە بەندایەتی دەکەن و هەردەم شکۆمەندی خوایی دەڵێنەوە و بە ڕوکوع کە یەکێکە لە شێوازەکانی ڕووکردن لە خوای گەورە لە ناو دانیشتوانی ئاسمانەکاندا لە دەرگاکانی حەزرەتی قودوس دەدەن و بە ئەندازەی کرانەوەی ئەو دەرگایانەش دەگەن بە قوڵایی جیهانەکانی ڕۆح. هەروەک لە حەج و گەشتەکانی تردا لە کاتی سەرکەوتن بەسەر بەرزاییەکاندا و دابەزین لێیان تەکبیر و تەهلیل دەکرێن. بە هەمان جۆر لە نوێژیشدا کە ناونیشانی گەیشتنی میعراجی ڕۆحە، لە کاتی تێپەڕبوون لە بەشێکەوە بۆ بەشێکی تر بە هەمان هەست و بۆچوونی پیرۆز و بە هەمان وشەی پیرۆز گوزارشتی لێ دەکرێت. لە هەموو ڕوکنێکدا بەو تەکبیر و تەحمیدانەی دەکرێن و ئەو تێبینیانەش کە ئەم وشانە بانکێشتیان دەکەن دەست بۆ قوفڵی دیوانی هەرە مەزن دەبرێت و پاشان دەست دەکرێت بە چاوەڕوانیەکی پڕ لە بێداری و دیقەت و وریایی وەک ئەوەی مرۆڤ بیەوێت بە باشترین شێوە سوود لە کاتێکی زۆر پیرۆز وەربگرێت و هەڵی بسەنگێنێت. چەشنی هەستیاری پشیلەیەک کاتێک چاوەڕوانی نێچیرەکەی دەکات، مامەندی سەبری جاڵجاڵۆکەیەک هەوڵ بۆ شکاری درەوشانەوە و واریداتە خواییەکان دەدات. لە نوێژدا ڕوکوع هەنگاوێک لە پێش قیامەوە هەناسە ژیان بەخشەکانی خۆیمان بەسەردا دەبارێنێت و لا خەونێکەوە کە مەحاڵە لەم دنیا سنووردارەدا بێتە دی، ئای چ شتانێک بەگوێ ڕۆحماندا دەدات کە لە ژیان جوانتر و زۆر لە چێژە جەستەییەکان بەلەزەتترن و هەرگیز خەیاڵیش ناتوانێت بە داوێنی بگات. پەیمانی چەند ڕۆژ و سەعات و خولەکێکی زمڕوتی بە دڵماندا دەدات،
جیاواز لەو شتانەی کە داوامان کردوون و چاوەڕێیان بووین، مەگەر ئێمە لە ڕوویەکەوە منداڵی هیوا و بیرکردنەوە و خولیا و چاوەڕوانیەکانی خۆمان نین؟ زۆر بەمان کاتێک بە ناڕەحەتیەکانی ئەمڕۆ دەهەژین و چاومان لە ئاستی ڕاستیدا دەکرێتەوە، کاتی ئێستا تێدەپەڕێنین و بە ئومێدی ئەو ژیان و بەختەوەریەی کە لە داهاتوودا بەدەستی دەهێنین ڕوو لە کاتی ئایندە دەکەین و بە خەندەیەکەوە قەتپاڵەکانی بەهەشت دەپشکنین. ڕکوع لەو ڕۆوە کە بەمانای لارەملی و کزۆڵی دێت لە بەرامبەر خوای گەورەدا دەنگێک لە هەموو قەدە چەماوەکانەوە وەردەگرێت و جاری وا هەیە ڕەبی ئینی موسەنیە زۆر دەڵێت و جاری واشەیە سەدای ئینەما ئەشک و بەثی و حوزنی ئیلە اللهی لێبەرز دەبێتەوە و هەواڵی هاژەیەک لە ڕووباری ژیانەوە و خەبەری بۆنی کراسێک لە شاری یوسفەوە دەهێنێت. بەخۆشی سەرهەڵدانی چەند کاروبارێکی نائاسایی لەو دی و سنووری حەقیقەتەکانەوە تاومان دەدات. هێندە جۆش و خرۆشمان پێ دەبەخشێت بەو زریانی سوپاس و ستایشەی کە لە هەموو بوونمانەوە دەپڕژێت، کەمەرمان ڕاست دەکەینەوە و فەستێکی منەت و سوپاس گوزاری تری پێشکەش دەکەین. ئەم بە پێوە وەستانە کورتە لەوەی یەکەمیان جیایە و بەندەرێکی بەرەوخوا دەرچوونی جیاوازە. لەم بەندەرە نورانیەدا جارێکی تر تەسبیحاتەکانی قیام و خوێندنەوە و ڕوکوع بە قوڵاییەکانی ڕۆحماندا تێدەپەڕن و تێدەکۆشین ڕەهایی هەستەکانمان و بێسنووری خەیاڵەکانمان بترنجێنە ئەم وەستانە کورتەوە و تیایدا هەستی پێ بکەین. هەموو هێزی هەستمان بە مەبەستی ڕاوکردنی واریدات دەخەینە گەڕ و بەشنەی ئەو گەنجینە شاراوایی دەستمان لێی گیر دەبێت خۆمان ڕادەستی شەپۆڵێکی فراوانتر و ڕەنگاوڕەنگتر دەکەین. تێگەیشتن و تەسەورکردنی حەز و چێژی ئەوانەی لە ڕکوعدا نوێژ دەبیستن و لە قیامدا گوێی لێدەگرن و لە نێوەندی چ ڕێز و خەشێتێکدا دەتلێنەوە و بە چه هیوایەک دەگەشێنەوە و بە چه ترسێک هەڵدەلەرزن یەکجار سەخت و گرانە. ئەم هەستکردن و بیستنە یەکەمینی ئەو هەنگاوانەیە کە بۆ بە یەکگەیشتن دەنرێن و سوزدەش دووهەمیانە. سوزدە بریتیە لە زەمینەی شوکری ئەو بەهرە و درەوشانەوانەی کە لە ناو نوێژدا بەدەست هاتوون و ئەو مەنجەڵەیە کە تیایدا دڵە پێگەیشتوەکان دەکوڵێن و بە تەواوەتی دەڕژێنە قالبی بەندایەتیەوە و لە نێوان دوو ئاو گیرابووندا وەک هێڵێکی ڕاست وایە لە نێوان دوو خاڵدا و جێژوانی ئەو هەست و بیرکردنەوانەیە سەبارەت بەو زاتەی کە دەدۆزرێتەوە و دەناسرێت و مرۆڤ خۆشی دەوێت. ئێمە کاتێک لە پێگەی ڕاستەقینەی خۆیدا هەست بە سوزدە دەکەین و گوێی بۆ ڕادەگرین چەپکێک لە ئیمان و ئیسلام و ئیحسان تکاوە بەنێو قیام و ڕکوعەکانی نوێژەکانماندا تێپەڕیوە و ڕژاوەتە ناو تەپۆڵکە زمڕوتیەکانی دڵمانەوە. لە سوزدەدا سەر و قاچەکانمان لە یەک خاڵدایەک دەگرن و وەک بازنەیەک لول دەخۆین و چەشنی کەوانێک دەینەوە یەک و دەبین بە دەنگێک و هەناسەیەک و دەناڵێنین و فراوانی هیواکانمان کە زۆر لە پێشکردەوەکانمانەوەن هاوڕێ لەگەڵ پێشکەوتن و سەرکەوتنی ڕەحمەتی خوایی بەسەر هەموو شتێکدا تێکەڵاو دەکەین لەگەڵ ئیمانەکەماندا و بە تێپەڕبوون بەژێر ئەم قەوسەدا کە سەرێکی لە دنیادا و سەرێکی لە عوقبادایە و لە پەلکە زێڕی نەدەچێت هەوڵی گۆڕینی چارەنووسمان دەدەین. مرۆڤ کاتێک لەسەر ئەو لوتکەی بەختەی کە بەهۆی هەست و نەستەکانی ناو سوزدەوە بەرز بووتەوە بۆی تەماشای حەقیقەت دەکات بە بەکارهێنانی زمانی دڵ و هەڵڕشتنی هەموو وشەکانی هەستی و بە هەندێک ئاراستەکردنی دنیا بەرەو ئاخیرەت و هەندێکی ژوێنە دانەوەی جیهانەکانی ئەو دی و لە دنیای ڕۆحیدا لەوانەیە هەست بە مەزهەریەتێکی وابکە وەک ئەوەی داستانی بەندایەتی بڵێتەوە. بەڵێ کاتێک دوعاکانی مرۆڤ کە بە شعوری بەندایەتی خرۆشاون ڕۆدەچنە ناو ڕووباری ڕەحمەت و لوتفی خوایی و یەکانگیری یەک دەبن و دوعا و وەڵامەکەی دەگەن بە یەک، هەستەکانمان وەک ژیانی بەهەشت جوان و وەک فراوانی بە یەک شادبوونەوەش شەپۆڵ دەدەن. سەبارەت بەوانەی لەمە تێدەگەن تامی ئەم جوانیانە هێندە خۆش و شێوەکەیشی هێندە سەرنجڕاکێشە، ئەوانەی تەنها جارێک هەستی پێدەکەن و دەیچێژن نازانن چۆن سوپاسی ئەم نیعمەتانە و خاوەنەکەیان بکەن. پاڵەوانێکی نزیک لەخوا کە سەری لە زەویدایە و بەلولپێچێک لە ڕووناچی هەڵزناوە بۆ لوتکە هەرە بەرزەکان و بەگەشتی ئاسمانی قۆڵی و فراوانی بەخشیوە بە نزیکیەکەی لە خوای گەورەوە بە هەست و شعور و خماری گەیشتن بە حەزرەتی قودوس و بە مەبەستی ئەوەی ویساڵەکەی بەڕەهەندێکی تریش ڕنگدار بکات بە گەورەزانین و ڕێزی خۆی پێشکەش دەکات و بە ڕێزەوە سەری هەڵدەبڕێت و بە ئەدەبی ئامادەبوون لە حزوردا ئەلتەحیات دەڵێت و لە هۆشی خۆی دەچێت و لە حاڵ و مانە و سەحرێکی واوە دەپێچرێت وەک بڵێ چیتر بوونەوەرێکی زەوی نشین نییە.
ئەو قارەمانی بواری نوێژەی کە بە حەزە فراوانەکانی نوێژ دەجۆشێت بە هەستێک کە تێربوون ناناسێت و لە سەر و سنوورەکانی چەندێتی و چۆنیەتێوەیە گیان و ماڵ و هەموو بەخشە خواییەکان بە نیەتەکەی قوڵی و بێسنووریان پێدەبەخشێت و باقینەکەیشی پەیوەستیان دەکات بەخواوە و بەم شێوەیە دەیانکات بەشتانی ڕەها. لە بەرامبەر هەموو ئەمانەشدا ڕوو دەکاتە بە جێهێنانی قەرزی ئەستۆی و بەگشت هەستیاری دڵی یادی خوای گەورە دەکاتەوە و دەناڵێنێت، یادی پێیانبەر دەکاتەوە، ناخی پڕ دەبێت لە کرانەوە و ئاسوودەیی، بیر لەو مرۆڤانەی تر دەکاتەوە کە هاوبەشن لە هەمان بەختەوەریدا، دوعای خێریان بۆ دەکات. ئەم ڕێگەی میعراجەی کە بە تەکبیر دەستی پێکرد بوو بە شەهادەت کە بە کۆڵەکەی دین دادەنرێت کۆتایی پێدێنێت. ئەو مرۆڤانەی کە بە نوێژ ڕاهاتون و پێی گۆش دەبن هەرگیز تێری لێ ناخۆن، نەکرد تێر نابن، بەڵکو لەگەڵ تەواوبوونی هەموو نوێژێکدا نییە زیاتر دەڵێن و لەم نوێژی سونەت بۆ ئەوی تر ڕادەکەن و لەگەڵ نوێژی چێشتەنگاودا وەک خۆر بەرز دەبنەوە و بە ئەوابینیش دەستیان بەرقوفڵی دەرگای قوربەت دەکەوێت و بە شەو نوێژیش ڕووناچی بۆ بەرزەخ ڕەوانە دەکەن، هەوڵ دەدەن ژیانیان لەسەر بنەمای پەرستش بچن و هەرگیز نایانەوێت لەو نور و مانایانە جودا بن کە ڕۆحیانی لە باوەش گرتووە. بەڵێ نایانەوێت جودا ببن و هەمیشە بە هەڵە داوان بە دوای جوانیەکانی عیبادەتدا ڕادەکەن.